جارێکی تر سڵاو. وەک پێشتر باسم کرد لە تەوەری دووەمی بەرنامەی ئەمڕۆی باسی ڕۆژدا هەوڵ دەدەین باس لە سەربەخۆیی هەرێمی کوردستان بکەین لە ئینتەرنێتدا، ئەویش بە میوانداری هەریەکە لە بەڕێزان هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری، هەروەها دکتۆر ساخی بارزانی شارەزا لە بواری حکوومەتی ئەلکترۆن. بەخێربێن بۆ ستۆدیۆی کوردستان چوار کاک هیوا لە جەنابتان وەکو سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری دەست پێ یەکەم. لەم ماوانە زیاتر ئەوە خراە بەرچاو کە دامەزراوەی ئایکان کە دامەزراوەیەکی تایبەتە بە ناو ژمارەی ئینتەرنێت ناوی KRD بۆ هەرێمی کوردستان پەسەند کردووە. ئەم دامەزراوەیە چۆن ئەم کارەی کردووە؟ خۆی ساڵی 2012 یان با بڵێن جارێ ئەم KRD چییە ینی لە سەرەتا با پێناسیشی ئەو بکەین دواتر ئەوە بۆی خەڵک بەرچاوی ڕوون ببات. لە دنیا زۆر ستاندارد هەیە بۆ زۆر شت، بۆ نمونە ستانداردی بڵێن کۆدەکانی تەلەفۆن هەیە، سوید 0046 یان عێراق 0094 کەی کۆدی عێراقە و واتە دوای. لە زەمنی ئەو ستانداردانە لەو کاتێک کە ئینتەرنێت هاتوکایەوە TLD یان تۆپ لێڤل دۆمین بۆ هەموو وڵاتان دابین کراوە بە پێی ڕێنمایەکانی ئایکان و هەروەها کۆمەڵێکیش GTLD کە پێڵێن جێنریک تۆپ لێڤل دۆمین ئامادەکراوە وەکو .com .org و .net. کوردستان ئەوەی نەبووە. کوردستان هەتا پێش بڵێنێتە 2015 ئەو شتەی نەبووە. 2012 ئایکان ئەو دەرگای کردەوە کە زیاتر لە تۆپ لێڤل دۆمینی وڵاتان و جێنریک بکرێتەوە، کەواتە مەسەڵەن بۆ لۆندۆن ئێستا هەیە یان بەرلین هەیە. ئێمە لە فەرمانگە هەستمان بەو گرنگیە کرد کە کورد پێویستی بەوەیە کە لە دنیای ئینتەرنێتە شوێنێکی تایبەت بەخۆی هەبێت بۆ ئەوەی دام و دەستگاکانی خۆی حکومی، مواسساتی بڵێن پەروەردەی وەکو زانکۆکان و کۆمپانیەکان و تەنانەت خەڵکیش بتوان خوان پێناسا بکەن بە پاشگرێک یان بە دۆمێنی ئاسبەرزێک کە کەی خوان بێت وەکو .UK وەکو .SE وەکو .TR تورکیا. و لەو پێناوەدا هەوڵماندا ئەپلیکیشنمان تەقدیم کرد، پرۆسەکانمان یەک لە دوای یەک جێبەجێ کرد کە ینی بڵێن کاتێکی زۆری گرتووە لە 2000 و کۆتای 2012 تا 2016 3 ساڵ 4 ساڵ ئێمە خەریکی ئەم کارە بوونە. ینی کۆمەڵێک پرۆسەمان بڕێگە جەنابەت حەزکە توانین باسی بربەستەکان بکەین ئەگەر حەزکەت پێتەڵێم چۆن کراوە. وەڵا ئەگەر پێمان بڵێ ینی بۆ بربەست هەبوو لە ڕێگەی ئەمە بۆچی هەبێت ینی ئەگەر بربەست هەبوو؟ خۆی بربەستەکان دوو بربەست هەیە. بربەست هەیە کە یەکەم شێت ئایکان ئەبێت دڵنیا بێتەوە لەوە کە ئەو TLD-ە ئەو تۆپ لێڤل دۆمینە سکیوریتی و ئەستەقرار و ستەبیلیتی ئینتەرنێت ناخێتە مەترسیەوە و هەروەها ئەو ئۆرگانەی کە بەڕێوەیە بێت ئەو جهتێک کە داوایەکات لە ڕووی تکنیکیوە ئەو هێز و پاوەڕ و ئەو نۆڵێجەی هەیە کە بتوانێت شتێک بە ناوی TLD بەڕێوە بێت، چونکە TLD یەک دۆمین نییە، ملیۆنها دۆمین ئەتوانێت خۆی بگریتن و هەروەها لە ڕووی مادیوە ئەو توانە دارایی هەیە کە بتوانین لە پشت ئەو TLD بوەستێت، چونکە خەرجێکی زۆری هەیە. بربەستەکەی تریش بربەستی سیاسیە، یعنی لە کاتی کە ئەو کاتێک ئێمە تەقدیمی ئەو TLD-مان کرد پرۆسەکە وا بوو کە کۆمیتێکە بە ناوی Government Advisory Committee، ئەو کۆمیتێ ئەکسپێرت دانیشتوون، ئەکسپێرتی سیاسی، ئاسکەری، اقتصادی خەبیر دانیشتوون و لەلایەن وڵاتان و لە هەموو جهاتەکانەوە لەو ئەپێنی ئەو داواکاریانە ئەپلیکیشنیان بۆیتن کامەیان هۆشداری دەڕەبن. تەنها وڵاتێک کە لەسەر .KRD دڵگرانی و نیگەرانی خۆی دەربڕی ئەو کاتە ئێران بووە، هەرچنە من زیاتر چاوەڕوانی تورکیامە کرد کە دژی بێت، چونکە لە ڕووی تەکنیکیەوە ئامادەتر بوون و بەهێزتر بوون، بەڵام تورکیا خۆشبەختانە. بۆچی ینی بۆچی ئێران بۆ شێوازە؟ ینی من شتێکی ئەوەی ئاژانسی ڕۆیتەرزم خوێندەوە کە نووسەتی ئەوە نیشانەی سربەخۆیی کوردستانە لە جیهانی ئەنتەرنێت، ینی ئەو ڕستەیە بۆ مەجازی بەکارهێنراوە یاخود واقعە ینی ئەمە هەیە. خۆی من لە سرۆتەرشوان وتم ئەو وڵاتانەی کە ئێمەیان ناچار کردووە لە سنوورێکی جوگرافی بژین کە پێمان ناخۆشە ئێمان دابش کردووە ئەو هێزان لە ئینتەرنێت نییە و ناژبێ هەیان بێت، ئەوە جوانی ئازادی ئینتەرنێتە.
ئێمە لە ئینتەرنێتە بڕیاردەن لەکوێ بژین ئێمە بڕیاردەین کام وڵاتی ئێمە لە ئینتەرنێتە کوردێک لە ئەفریقا بێت لە ئوسترالیا بێت لە کەنەدا بێت لە کوردستان بێت ئەتوانێتن بە دۆمێنی کاری خۆی پێناسا بکات من سەر بە وڵاتم زۆر باش ئەوانش هەست بە گرنگیەوەکەن ئەوانەی کاس پێناکەنی خۆمانن زۆر باش زۆربەی خەڵکی خۆمانەکە لە ڕۆیترز باسیەکات BBC باسیەکات بە سوپاسەوە کوردستان 24 ئەدڤەرتایزمنتەکە ئێمە بڵاو کردو زۆر سوپاسیانەکەین میدیای تورکی زۆر لەسەر ڕۆشتووە تەناب خۆمانماینەوەجا گرنگ بوو بۆ ئێران بۆیش ناڕزایان دەربڕی زۆر باش لەگەڵ کاک ساخی کاک ساخیانی ئەم بابەتە بۆ خەڵکی کوردستان گرنگی چییە؟ ینی هەم لە ڕووی تەکنەلۆژی و هەم لە ڕووی بەکارهێنانەوە بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان گرنگیەکەی لە چی؟ طبعا ئەو بابەتە گرنگیەکی زۆر تایبەتی خۆی هەیە و لە سەرەتاما دەمێت ئاماژە بەوە بکەم کە طبعا دەستخۆشی لە کاکیوە و فەرمانگەی زانیاری تەکنۆلۆژیای زانیاریەکەم کە بەڕاستی هەنگاوێکی زۆر پیرۆزیان ناوە بەس لە عینی کاتیشدا هەندێک برادەر هەن کە مەسەن بۆ نمونە باسی تۆپ لێڤل دۆمینۆوانە کرێت کە ئەڵێن کاکێکیان مەسەن بۆ دوو مەسەن حرفەکان هەڵ نەبژاردووە کە ئەوە بەڕاستی کێشێکی گرنگە و دەبێت ئاماژە بۆ بکەم بۆ سێ حرفە بەڵێ طبعا ئایکەن کە ڕێکخراوێکی جیهانیە و لە ئەمریکا کە ئەوان بەرپرسن لە دامەزراندنی ئەو هەموو ئەو دۆمین تۆپ لێڤل دۆمینانە و DNS سرڤەرەکانی IT با بڵین ئەوەنە هاوکاریەکی زۆر نزیکیان هەیە لەگەڵ ڕێکخراوی نەتەوەی گرتووکانە و تۆپ لێڤل دۆمینی دوو حرفی کە پێڵێن کانتری کۆد تۆپ لێڤل دۆمین ئەوانە دەبێت لەگەڵ هاوکاری لەگەڵ ڕێکخراوی نەتەوەی گرتووەکانەوە داوین بکرێت و بۆیە ئێمە وەکو مەسەلەن وەکو کوردستان هێشتا دەوڵەتی سربەخۆنین یان حتا تەنانەت نیمچە سربەخۆیەکی یعنی دامپێدراوەشمان نییە کە بتوانین لە UN ئەندام بین و داوای تۆپ لێڤل دۆمین بکەین و ئەوە بەڕاستی من بە هەنگاوێکی زۆر پیرۆزی ئەزانم و هەنگاوێک کە بەرەو پێشچوون بەرەو تۆپ لێڤل دۆمین ئەوە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کوردستان لە بواری سیاسیەوە لە بواری ئابوووریەوە لە بواری پیشەسازیەوە لە بواری پرۆپاگەنداوە و لە زۆر بواری تر لەبەرەوەی کە بۆ نمونە وەکو کاکیوە باسی کرد ئەتوانین ئێستا سەرجەم ئەو وبسایت و ماڵپەرانەی کە سەر بە کوردستانن اینجا ئەوە دەکرێت مەسەرەن وبسایتی سیاسی بێ حیزبی بێت پیشەیی بێ ئابووری بێت پەروەردەیی بێت هەمووان لەژێر یەک چەتری دادکێیاری کۆ بکەینەوە لە داهاتووشدا ئەگەر وای لێ هات کە توانیمان سەر بەخۆی ئینشاڵڵا ڕابگەینین و ئەو کاتە دەتوانین زۆر بە ئاسانی هەموو ئەوانە بگوزینەوە بۆ تابلۆ دۆمینەکەی وڵاتەکەی خۆمان کە ئەو کاتە بڕیاردەر ئایکەن و نەتەوەی گرکان دەبن کە چیمە بودانن باش گرنگەکەی لە چیە بۆ نمونە مەسەرەن krg.org یا .krd بێت ئەوە تەبەن ئەوە بۆ هەموو یعنی ئەمە وەکو نمونە هێنامەوە بۆ هەموو سایت و ماڵپەڕ ینی شوێنەکان زۆر لە خەڵکی ئێمە جیاوازی .org و مەسەن بۆ نمونە US یا مەسەن بۆ نمونە SW نازانن .org تۆپ لێڤل دۆمینێکە کە تەنیا بۆ ڕێکخراوەکان دروست کراوە و تاکو ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ڕێکخراوەکانی با بڵێن نون پروفیت ئۆرگانایزیشنز ئەوەی کە یعنی ڕێکخراوە حکوومەکان بزەبێت وەکو ئەوانە ئیشیان کردووە یعنی حکوومەتێکی مەسە بۆ نمونە حکوومەتی KRG حکوومەتی خۆمان کە حکوومەتی ڕسمیە و دام پێناوە لە بواری مەسەلەن نێونەتەوەییدا تاکو ئێستا وەکو منەظەمایەکی یان ڕێکخراوێکی ناحکومی بەشدار بووە لە جیهانی ئینتەرنێتدا کە ئەو چارەسەرە دەکات بۆ نمونە هەموو ئەو با بڵێن دەستگاکانی حکوومەت و وەزارەتەکان هەمووان دێنە ژێر چەتی KRD بۆ نمونە لەمەودا مەسەن بۆ نمونە حکوومەت ئەبێتە مەسەن فەرزەن بۆ نمونە با بڵێن تەکنۆلۆژیای زانیاری .krg مەسەن KRD هەموو ئەوان لەوێ کواکرێتەوە ئەمە لە بواری ئەمنیەوە زۆر گرنگە بۆ نمونە گرنگەکەی لە بواری ئەمنیەوە چیە کاکسان لەبەر ئەوەی کە ئێمە وەکو KRD چونکە سەر بە حکوومەتی خۆمانە ئێمە لە بواری ئەمنی دەتوانین کۆنتترۆلی ئەو دۆمینانمانە بکەین یعنی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری ئەتوانێت بەردەوام بەشدار بێت لە بۆ نمونە کۆنتترۆلکردن و ڕێگولیتکردنی ئەو هەموو ئەو وبسایت و ماڵپەرانەی کە لە کوردستان و هەن و لە داهاتوشدا وەکو ئاماژەم پێکرد ئەتوانین هەموو مەسەن ئەو وبسایتانەی حکوومەت و با بڵێن کۆمپانیا ئەهلیەکان و ڕێکخراوەکان و هەموو ئەوانە لەژێر ئەو چەترە ئیجازەی ڕسمی وەرگرن و بەو ئیجازە ئەتوانین مەسەن ئەو مۆڵەتێکە وەریان کردووە ئیش بکەن باشە کاکە هیوا حکوومەتی عێراقیش بربەستێکی دروست نەکرد لەسەر ئەم بابەتە حکوومەتی عێراق هەندێک لە ئەندام پارلەمانەکانیان تۆزێک دەمەقاڵیان کرد بەڵام حکوومەتی عێراق خۆشبەختانە ینی لەو مستەوای
دژمنیش ئەگەر دژمنێکی زانا بێت خۆشە دەڵام دژمن ئەگەر دژمنێکی نازان بێت باشی و خراپی خۆی هەیە حکوومەتی عێراق ئاگای ئەسەن لەو بابەتە نەبوو کەمە کردمان یعنی ئاگەن لە دیدلاینەکە نەبوو تەنانەت ئیرانیش تانەکەی خۆی درەنگ ڕەوانەی ئایکان کرد دوای دیدلاین هین کرد پاشەوە ئەو بابەتە شتێک نییە ینی کە هیچ وڵاتێکی دراوسێ یان لایەنێک پێی ناخۆش بێتن ینی هیچ پاساوێکن کە پێی ناخۆش بێتن کورد نەتەوەیەکی سەر بخۆیان بە هەزاران تۆپ لەڤێل دومێن ئێستا هاتوتە کایەوە کورد ئەوێت تۆپ لەڤێل دومێنی خۆی هەبێتن هەر ئەوەش بوو کە ئایکان بەرامبەر تانەکەی ئێران وەستایەوە کە گوێنەیە و داوان لە ئێمە کوتیان دوو ڕێگاتن لە بەردەمە یان داواکاریکەتان بکێشنەوە یانیش ئەتوانین بەردەوام بن بەڵام ریسکی ئەوە هەیە کە ڤێتۆ بکرێت بتوان ئێمە بەردەوام بین بەردەوام من وا خۆشبەختانە جێسین کرد سەبارەت بەوەی کە لە ڕاحی ئەمنیەوە باسڕاستەکەم تۆز شتێک بگەم .krd وەکو .com و .orgەوە زۆر بە لیبەرالی و زۆر بە ئازادیەوە بەڕێوە بدرێت حەسەب قانونەکانی ئایکان ئێمە وەکو .krd نا تەکنیکیان ئەتوانین کەسێک لە وێبسایتێک دابخەین کە ناوڕۆکەی بەدڵی ئێمە نەبێتن تەنها لە حاڵەتێک نەبێت کە لەگەڵ پۆلیسیەکانی ئێمە کە پێشوەخت ئەو پۆلیسیان ئامادەکراوە لەسەر وێبسایتی .krd www.krd ئامادەکراوە لەوێ ئەو پۆلیسیانان نابێت دژی بەرژەوەندی گەلی کورد بێت نابێت زەربە لە مەسەلاحی کورد بێت نابێت تێرۆر و پۆرنۆگرافی هان بدات باش ئەوە نەبێت وەکتر خەڵک لە بیرۆی خۆی ئازادە ئێمە وەکو ئەمنی ناتوانێت .krd ئۆرگانێکی حزبی حکومی نییە .krd هەموو کوردێکە هەتا و کاتێک لەگە ئازادەکانی بیرڕا بگونجێتن و لەو حەدەلانەدەتن ئێمە ناتوانین چونکو ئایکان ئەو قانونی بەسەر ئێمە ئەستەفا ئەوانەی لەسەر دۆبینی خۆیان ئیشەکەن یانیوانەی پێشتر هەر ئەمێنەوە ئەتوان کەیفی خوانە من ئەڵێم ئەگەر کۆمپانیایەکی و ئەگەر .کۆمێکی باشت هەیە لە .کۆم بمێنەوە بەڵام ئەگەر کۆمپانیایەکی دومێنێکی ناشرینت هەیە مەسەڵەن هایتمان بە ئیندیا تەواوە بێتن یا هایتمان .me یا هایتمان کۆمپانیای بە ئۆرگە بەنێتان ئەوە جوانترە چونکو دومێنیش کەم ماوەتەوە ئێستا لە .کۆم بە مەلاین دومین هەیە بۆ نمونە من ئەگەمە هیوا .کۆم بگرم نەماوە نە .کۆم ماوە نە .org ماوە کەوتمێن کە کوردم ئەو مەجالم جاکر پێدت لە مەجای ئینترنێتی خۆم ئەو دومێنێک کە حەزی لێکم بۆ شێوێت تۆماریکەم بەبێ داش و بەبێ نێت و بەبێ خۆت ئاگداری ساقی مادەمەوە پسپۆریەکەتان لە بواری حکوومەتی ئەلکترۆنیای حەزەکەین لەسەرم بابەتە قسە بکەین ینی ماوەیەکی زۆرە لە هەرێمی کوردستانە باس لە دروستکردنی حکوومەتی ئەلکترۆنیە کرێت ئێمە چۆن ینی ئەوەی ئێوە دنیای دەروەشتان بینی و زانن لەوێت چۆن کارەکرێت بە تایبەتی مادەم دکتۆراکەشتان هەر لەوێ ئێستا زمینە سازی ئەو حکوومەتە و حکوومەتی ئەلکترۆنیە لە هەرێمی کوردستانە گەشتوێتە چه ئاستێوە چۆن نتوان لە دروست برای من تەمەنەوە هیواتوانێت لەسەر بابێنێ وەکو چاودێرێک بڵێ برای من ئێمە هێشتا لە دۆخێکی زۆر سەرەتایی داین سەرەتایی و ئەمە پرۆسەی حکوومەتی ئەلکترۆنی پرۆسەیەک نییە کە بڵێ مەسەن کە تۆ دادمەزراندۆ ئیتر تەواو بێت تۆ جێبەجێ کرا پرۆسەیەکی بەردەوامە و چەندین قۆناغی هەیە و تەبەن ئەوە قازانجی زۆریش هەیە هەم بۆ گەل هەیە هەم بۆ حکوومەت هەیە هەم بۆ تجارت بۆچی لە سەرەتایە ینی من ئەوەی مەماوەی چەند ساڵێکی ئێمە گوێبیستی ئەم قسەیە بین کە حکوومەتی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستانە من یارمەتی دکتۆر ساقی بەڵێ دەیفەرمون حکوومەتی ئەلکترۆنی ینی ئێستا گەرسەری ئەو وڵاتانە بکەین کە سەرکەوتون پێناسایی سەرکەوتنی وڵاتان لە ئیگەڤرمنت بە پێڵێن ئیگەڤرمنت دێڤلۆپمنت ئیندێکس پێناسکەی لە سێ کۆمپۆننت پێکاتوە ئۆنلاین سەرویسز ICT یعنی ئەو شەرکەتانەی کە ئینفراستراکچەر بۆ ئامادەکەن و ینی ئینفراستراکچەرت پێویستە ریسۆرست پێویستە ئۆنلاین سەرویسەکان پێویستە لە کوردستان لە 2003 تا 2013 کە پارەمان هەبوو باسەکەم حکوومەتی ئێمە ئیشی لەسەر ژێرخانی تەکنیکی تەکنۆلۆژیای زانیاری نەکردووە و بەبێ ژێرخانی تەکنیکی تۆ ناتوانێت هیچ خزمەت گوزارێک ئەمادە بکەنی خزمەتگوزارەکانی حکوومەتی ئەلکترۆنی لە سێ بەشی سەرەکی پێکدێنەوە دکتۆر جەنابی ئاگادارە کە دواتر تەقسیم ببێتن یەکەمین سێکتەری G2G سەرویس ینی خزمەت گوزاری حکوومەت بۆ حکوومەت ئەوەی کە وەزارەتێک ئەیدێتە وەزارەتێک یان فەرمانگەی ئەیدێتە وەزارەتێک دووەمی ئەو خزمەت گوزاران کە حکوومەت ئەیداتە هاوڵاتی Government to Citizen Services
کۆتایی government و businesses کە government ئەیداتە کەری تایبەت هەتا G2G نەبێت کە بربڕی پشتی حکوومەتی ئەلکترۆنیە تۆ ناتوانێت ئەوانتر دابیم بکەیت ئیش لەسەر ئەوە نەکراوە بۆ نەکراوە لە کاتی ئێستا توانین بڵێن ناکەوێتە سەر پێم حکوومەت ئەمە دەستمان پێی کردووە دەستان پێ کردووە خۆی حکوومەت ئەلکترۆنیک ئەو وەک دکتۆر باسی کرد کۆمەڵێک فاکتۆر و کۆمەڵێک کۆمپۆننت شتێکی نییە کە بە ئەلکترۆنی بێت یان کارەبای هەبێ یان نایبێتن بیرکردنەوەیە legislationە خەڵکە لە حکوومەتی ئەلکترۆنی چار شتی سەرەکی ئەساسا خەڵک ستونی یەکەمی خەڵکە ستونی دووەمی پرۆسەکانە ئەو پرۆسانەی ئیدارەن کە لە کوردستانان پرۆسەی غەڵەتن ئەبێت چاکی کەیتەوە دوایەتر ئەیکە ئەلکترۆنی دواتریتە سەر تەکنەلۆژیکە ئاسان تەکنەلۆژیەکە نەژبێت ئەیهێنی و ئەوی تریشی ریسۆرسە یعنی ئینڤستمنت پارە ئەو چار ستونەت ئەگەر نەبێت ناتوانانی دروستکەی لە هەموو مەجارانەوە ئیش دەست پێکراوە بەڵام لە سەرەتادایە هەر یەک لە بەڕێزان هیوافەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری هەروەها بەڕێز دکتۆر ساخی بارزانی شارەزا لە بواری حکوومەتی ئەلکترۆنی زۆر سپاس بەهۆی کەمی دەرفەتەکە نەماتوانی زیاتر لەسەر بابەتەکە سپاس بۆ ئامادەبوونتان باڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی باسی ڕۆژ تا دیدار بەخواتان ئەسپێر خواتان